لە کاتێکدا کە شەپۆلی پێنجەمی کۆرۆنا لە ئێران لە تەشەنەسەندنێکی خێرادایە و لە کۆی 448 شاری ئێران 359 شار لە حاڵەتی سووردان، وەزارەتی تەندروستی ئێرانیش ئەڵێت لانی کەم تا یەک مانگی داهاتوو بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون و گیان لە دەستان بەردەوامە. حکوومەتی ئەم وڵاتە 6 ڕۆژ پشوو 13 ڕۆژ قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاند. لە ئێستادا ژمارەی توشبوانی کۆرۆنا لە ئێران نزیک بووەتەوە لە 4,500,000 کەس، نزیکەی 100,000 کەسیش گیانیان لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە کە لە دوایین ئاماری ڕاگەیەندراودا 620 کەس گیانیان لەدەستداوە کە بۆ یەکەم جارە لە 18 مانگی ڕابردوودا ئەم ژمارە مردنە لە ڕۆژێکدا تۆمار بکرێت. هاوڵاتیانی ئێرانی پێیان وایە شەپۆلی پێنجەمی کۆرۆنا کە تا ئێستا زیاترین توشبوو مردووی لێکەوتووەتەوە بە ئاسانی کۆنتڕۆڵ نابێت و هەنگاوەکانی حکوومەتیش ئەبێت تونند و تۆڵتر لە هەمیشە جێبەجێ بکرێن. بەڕاستی بەم ڕێژەیە لە بەرچاوگرتنی ڕێنمایەکان بە تایبەتی ڕێژەی سەفەر و ئەو قەرەباڵغی بینیومانە لە شەقامەکاندا پێم وانییە زۆر کاریگەر بێت. ڕێگەکانی باکوور زۆر قەرەباڵغن و بەڕای من دەبێت ڕێگەی شارەکان بۆ دەرەوە دابخرێت و نەهێڵن کەس لە شار دەربچێت. دابەزینی ڕێژەی ڕەچاوکردن و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان لەلایەن خەڵکەوە هۆکارێکی دیکەی تەشەنەی شەپۆلی پێنجەمی کۆرۆنایە لە ئێران کە بە وتەی بەرپرسان ئەم ڕێژەیە لە ئێستادا دابەزیوە بۆ کەمتر لە 25%. قەتعاً کە تاسیرگوزار هەست وەدە بە شارتی کە بەهەرحاڵ ئەم ڕێکارانە کاریگەرە، بەڵام بە مەرجێک هێزەکانی پۆلیس و هاتوچۆ ڕێگاکان بە یەکجاری دابخەن و بەهێزی زیاتر و تونند و تۆڵتر ڕێگاکان کۆنتڕۆڵ بکەن و نەهێڵن خەڵک بە گەشتکردن ڤایرۆسەکە بگوازنەوە. ورودی ئۆستانە مازندران مانێدەران میشن. لە ئێستادا حکوومەتی ئێران خێراتر لە هەمیشە پرۆسەی ڤاکسینەکردنی خەڵک بەڕێوە ئەبات و ڕۆژانە لانی کەم 500,000 دۆز ڤاکسین بەکاردێت. تا ئێستاش زیاتر لە 19 میلیۆن دۆز ڤاکسین بەکار هاتووە. بەڵام شەپۆلی پێنجەم کە لای ئێرانیەکان بە شەپۆلی دڵتا ناو ئەبرێت بەم زوانە کۆنتڕۆڵ ناکرێت و لانی کەم تا سەرەتای پاییز لە بەرزبوونەوەدا ئەبێت. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.